بە شوێکی ڕسمیەوەی کە لە دنیای باوە دابەزینی نرخی هەر دراوێک بەرامبەر بە دراوە جیهانیەکان لەوانەش دۆلار بە مانای لە زانستی ئابووریا پێڵێن هەڵاوسان، یعنیەوەی کە قوارێکی زۆر لە دراوی ئەو وڵاتە دێتە بازارەوە بەڵام بەهای پێشووتری خۆی لە دەستداوە. ئەم دیاردەیە ڕیشەیەگەڕێتەوە بۆ سەر سیستەمی سەرمایەداری وەک چۆن وەلەی جانابێتەوە. ئەمە وەک چۆن ئێستا بێکاری هەیە، گرانی هەیە، جەنگ هەیە، نەعەدالەتی هەیە کە ئەمانە ینی سیفاتە لێکجیانەکراوەکانی نظامی سەرمایەداریە، هەڵاوسانی دراویش یەک خەسیسەی تایبەتی ئەم سیستەمەیە. طبعاً بەڵام هەڵاوسانی دراو لە دنیای ئەمڕۆدا دیاردەیەکی جیهانیە و حکم و قانونەکانی سەرمایە و بانقی جیهانی و ئەو کاریگەریانەی کە لە هەر دەورێکە لەسەرێتی ئەم دیاردە هەمیشەی و بەردەوامە ئەهێڵێتەوە و عکسبوونەوەی ئەم هەڵاوسانە لەسەر هەر وڵاتێ بە شێوی جۆراوجۆر و لە دەورانی جۆراوجۆر و لە ژێر فاکتۆری جۆراوجۆر و هەتا لە چوارچێوەی ڕێخستنی سیاسەتی نەقدی دراو هەر دەوڵەتێکدا شکل و جۆرێک یا ماوەکەی یا شیدەکەی ئاڵوگۆڕی بەسەردەیە. سەرهەڵدانی ئەم دیاردەیە بە پلەی یەکەم بە دوای جیابوونەوەی سەرمایەی مالی ینی پولی لە سەرمایەی پیشەسازی وەکەڵەکەبوونی پارەیەکی زۆر و سربەخۆبوونی بانقەکان و دوورکەوتنەوەیان لە بواری بەرەمێنان و سەرمایەی پیشەسازیە ئەو بەشە لە سەرمایە کە ئەخرێتە بواری بەرەمێنانەوە. ئەم دیاردەیە سەر هەڵەدا و وەکو حاڵەتێکی بەردەوام لەم سیستەمەدا لە پرۆسی سوڕانەوەی سەرمایە و وەگەرخستن و خستنە ڕوو دراو بۆ ناو بازاڕە جیهانیەکان ینی لە دەوراتی جۆراوجۆرە دێتەکایەوە. طبعاً لە دنیای ئەمڕۆدا کە سەرمایی پولی حەجمێکی خەیاڵی لە نێو بازاڕە جیهانیەکانە ئاڵوگۆڕ پێکرێ و دەورانی خۆی تێپەڕێنێ، ئێمە شاهیدی کارتل و احتیکارات و چەندین بانقی جیهانی و محەلین لە هەر وڵاتێکدا کە ئەمانە توانای کۆنتڕۆڵکردنی خستنە ڕوو و لە بەرامبەر داوایە کە هەیەی بکوە بەپی سیاست و بەپی قەرار و قانون ئەتوان ئەمە کایی پێ بکەن. لەسەرێکی ترەوە ئەم دیاردەیە بەرئەنجامی ئەوزاعی بەتابەتی ئەم دیاردەیەش لە سەردەمانی قەیرانی اقتصادیە فراوانتر و بەرینترە بێتەوە و لە بودجە و لە چۆنەڵێ ئابووری هەر وڵاتە بە شێوەیەک لە شێوەکان ئەدا و شکڵی تایبەتی بەخۆیەوەگرێ. مەسەن بۆ نمونە ئێمە ئەبینین کە بە دوای کۆڕۆنا و سەرهەڵدانی کۆڕۆنا کە بە یەکجاری اختیلالێک کەوتە نێوان بەرەمێنان و ئاڵوگۆڕی درا و بازرگانی و گوێزانەوەی کاڵا و بەتابەتی ڕاوەسانی نەقل و چۆنەڵێ گەیاندنی کاڵا بۆ وڵاتەکان ئەمە ڕوویدا و تقریباً پارەیەکی مۆڵ خواردوو لە ئاسی بازاڕەکانی جیهانە لە دەستی کارتل و ئەو نیهادانەی کە سیستەمی دراوی عالەمیە بزوێنن کۆبووە. دوای تێپەڕکردنی ئەم دەورێ سەرهەڵدانی جەنگی ئۆکرانیا بوو کە مەسەن بووە مای ئەوەی کە بەتایبەتی دوای خستنە ینی دانانی گەمارۆ لەسەر رووسیا وای کرد کە مەوادە ئەسڵیانەی کە زۆرتر پاری پێ ئەگۆڕێتەوە لەوانە مەوادە ئەنەرژیەکان، نەوت، گاز، ئەو مەوادانی کە بۆ ژێرخان و بۆ سریعکردنی پرۆسی بەرەمێنان لە ئاسی جیهانیە بۆ هەر وڵاتێک گرنگە، ئەمانە پێویستیان کرد کە ینی مەبەست جوڵەیەکی خێرای دراو لە ئاسی جیهانیە خستەکایەوە. بەڵام تەبعاً ڕنگدانەوەی ئەم مەسەلەیە لە عێراقدا ئینعیکاسی ئەوەیە کە عێراق خۆی تووشی قەیرانێکی سیاسی و هەم اقتصادیە و هەم کۆمەلگایەکی
دوای جەنگە پێویستی بە دووبارە سازدانەوەی ژێرخانی ئابووری و ڕێخستنەوەی بوارەکانی بەرەمهێنان خزمەت گوزاری بازرگانی ئەم مەسائلانە هەیە بەڵام بەهۆی قەیرانێکی سیاسیەوە کە حکوومەتی کەوتووە ئەم پرۆسەی خاو کردووە ئێوەگەر بەبییران بێ کاتێکە عادل عەبدولمەهدی لەسەر حکوم بوو بەخۆی و تارێکی 300 نەفەریەوە سەفەری سینی کرد کە ویستی قەرزێک بێنێ بۆ عەقدێ بکا کە بۆ دووبارە سازدانەوەی ژێرخانی ئابووری لەوانە سوکنا کارەبا بوارەکانی بەرمێنانی نەوت ئەمانە بتوانێت بە گەڕیخە بەڵام ئێمە بینیمان ئەو کارە نەکرا دوای هاتنی کازمی وەزیری دارایی خۆی قانونێکی دەرکرد بڕیارێکی دەرکرد کە سعری دیناری لە بەرامبەر دۆلارە شکانەوە یعنی بە جۆرێک بڵێم ئەو کات کە نزیکەی هەر بۆ 100 دلار 120 بۆ سەرەوە تۆزە زیاتر بۆ 100 دلار کردی بە 147 کە ئەنواعی کێشە و جەدەلی لێکەوتەوە کە دیارە بە قەوارەی ئێسانە بووە ئەمە مەبەستمەوەیە کە هەڵکشانی یعنی چۆنڵی بەهای دۆلار لە بەرامبەر دینارە بەرهەمی سیاسەتێکی حکوومەتە سیاسەتێکی دراوی حکوومەتە بەر لە هەر شتێ بۆ معنایی کە اختلالێک لە پرۆسی بەرەمهێنانی اقتصادی عێراق و حجمی ئەو دراوانەی کە لە نەوتەوە بە تایبەتی دۆلار دێتە ناوخۆی عێراقەوە ڕوویدا و ئەمە بۆ هەڵسانەوەی باری ئەزمەیە کە دەوڵەتی عێراقی کەوتووە پێویستی بەوە هەیە کە ئاسی گوزەران و مەعیشەتی خەڵک بێنێتە خوارەوە مەسەن ئەمەش لە چ ڕێگایەکەوە بەتایەتی لە شرایەتی ئێستای عێراقە کە ناتوانێت ڕاست و خۆ مەوادەکان گرانکە موادی خۆراکی خزمەت گوزاریەکان هاتوچۆ بۆیە میکانیزمی بەدەستەوەگرتنی داشکانی نرخی دینارە لە بەرامبەر دۆلارە لە ئاسی بازاری جیهانیە ئەمە ئەسڵ و بنەمای ئەوەیە بۆ ئەوی بتوانرێکە ئەو کرێکارەی کە ماگانە بەر لەم گۆڕانکاری و هەڵاوسانە بە 25,000 دینار ڕۆژانە کاریە کرد ئێستا هەرو 25 وەرەگرێ بەڵام بە حکمەوەی کە کاڵا پێداویستەکانی ڕۆژانە لە بازاری جیهانیەوە هاورداکرێن بە دۆلار تەعاملیان لەگەڵەکرێ بەم معنایە وەختێک کە سەیری بەهای دینار لە بەرامبەر دۆلار ئاشتێت معنای ئەوەیە کە ئیتر ئەو کرێکارە ئەو کارمەندە ئەو موچەخۆرە هەر کەسێکە بیێ لە ڕێگای پارەی عێراقی و ژیانی تەمینکە ئەو نرخەی نییە کە پێشووتر لە دەستیا بووە ئەمە بە بڕوای من ئەم هەڵاوسانە دیارە هۆکاری تریشەیە و بەتایبەتی احتیکاراتی بانکی مرکزی عێراق بانکە ئەهلیەکان ڕۆڵی ئەحزاب لەسەر ئەم مەسائلانە ڕۆڵی ئەمریکا کە ئەکرێت دوایی قسەی لەسەرکەن کەوایەگە قسەکەم کورت کەمەوە اختیلال لە بازاری جیهانیە لەسەر مەسلەی ئاسی وەبەرهێنان و ئەو ڕووداوانەی بەتایبەتی جەنگی ئۆکرانیا احتیکاری کۆمپانیاکان سنووقی نەقدی عالەمی کە تەخزیە ئەم وڵاتاناکە بە قەرز بەتایبەتی لەوانە عێراق کە قەرارە ئەو پرۆژەی کە سەرسین باسمان کرد ئێستا ئەو تەقدیمیکە شەرت و مەرجی هەیە مەسە ماوەیەک مەرجی دانا لەسەر عێراق کە بنزین ئەبێ لە ناوخۆی عێراق ببێ بە 1 لیتر بێ بە 1 دینار کە جاران 500 و 400 ئاوا وردە بەرزیان کردەوە و ئێستاش ئەم شەرت و مەرجانە لەو بازارەوە نەقلە بێ بۆ ئەم وڵاتانەش بۆەوەی کە بەتایبەتی عێراقیش بۆی خۆی بساچێنە لەگەڵ ئەم قانون و هەلو مەرجە جیهانیایە یەکێ لە میکانیزمەکانی خۆ دەربازکردن لە قەیرانی اقتصادی جیهانی و عکس بوونەوەی لە بازاری ناوخۆیە ئەوەیە کە فشار بێنێ بۆ سەر ئاسی ژیان و گوزەران و موچە و دەرامەتی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ یەکێ لە میکانیزم و ڕێگاکانی ئەوەیە کە سەری دینار لە چاو دۆلارە داشکێنێ و بەمە ئاستی موچە و کرێژ بێنێتە خوارەوە ئەگەرچی ئێوە ئاماژەتان بۆ دەکا هۆکاری تریش هەیە لە پاڵ ئەمریکا ئاماژەتان پێکرد بەڵام زۆر بۆ سوونی تریش هەیە کە باس لە هۆکارە سەرەکیەکە دەکەن ئاماژە بەوە دەکەن کە ئەوەی کە بڕێکی زۆر دۆلار براوەتە ئێرانەوە واتە ڕەتی بە ئێرانەوە دەکەنەوە یاخود ئەوەی کە عێراق پابەند نەبووە بە ڕێکەوتنامە نێونەتەوەییەکان و بانکی جیهانیەوە لە ڕوانگەی ئێوە ئەمانە چەنە کاریگەریان هەبووە لەسەر ئەم دیاردەیە مەسەلەی یەکەمیان کە
ناردەرەوەی دۆلاری عێراقیە ئەو دۆلاری کە بازاری ینی چۆنەڵی بانقی مرکزی عێراق خاتە ناو بازارەوە کە ئەویش خۆی یاریکی ئاشکراکە مەسەن ڕۆژی وا هەیە بۆ 250 میلیۆن ڕۆژی وا هەیە 500 ڕۆژی وایە ڕەنگە هیچیش نەخاتە ناو بازارەوە کە ئەوە سەیری ئەو داهات و دەستکەوت و قازانجەی حکوومەتی عێراقیەکان لەکوێیە بەڵام ئەوەی کە ئەم پارانە حزابی تر بانقە ئەهلیەکان کە یا چۆنەڵی بە شێوەی قاچاق یا بە شێوەی قانونی کە تەکبیریەکەن ئەنێرنە وڵاتانی دەرەوە لەوانە بە تایبەتی ئێران من تەوانەوە ڕەتی ئەبێتەوە بە مەسلەی عەرز و تەڵەبەوە مەسا کۆکردنەوەی ئەم پارانە و شاردنەوەی داخوازی زیاترەکە بۆ معنایە مەسەن سەعری دیناریش لە بەرامبەر دۆلارە دێتە خوارەوە بەڵام ئەمانە پایەدار نین ئەمانە عاملی ئەسڵی نین هەرچەند کاریگەریان هەیە بۆ بردنەسەرەوەی ئاستی هەڵاوسان و ئەو فاصلە کەمەی کە خێرا پاری دیناری عێراقی چۆنەڵی بە خێرایی تیاشیە مەسەن وانە بڵێ لە 1940ەوە ئەبێ بە 150 بۆ ماوەی مانگە دوایە بێ بە 55 بێ بە 16 ئێمە بینیمان لەم ڕۆژانەیانەیە سیرەکەی کە بە خێرایی لە 1940ەوە نزیک بۆ لە 170 بەرامبەر بە $100 ئەمە پێمانەڵێ کە ئەم هۆکارە بۆ تەسریعی زیاتر و ئەم هەڵاوسانە و زیاتر بەرجەسەیە کاتەوە تا ئەو شێوەی کە بۆ قسەیە گەرێتەوە کە حکوومەتی ئەمریکا بەهۆیەوەی کە پێشتر قەراری بووە لەگەڵ حکوومەتی عێراقیا کە عێراق پەیوەست بێ بە سیستەمی ئەمریکا پێڵێن دراوی جیهانی کە کۆنتترۆلی دۆلارەکە کە بزانێ بۆ چ وڵاتێکە ڕوا و بەچی ئەدرێ تەمان ئەمە باری تەکنیکیە ئەمەش شارێک ئەتوانرێ کاریگەری ببێ بەڵام دیسانەوە ئەمەش هۆکارێکە بۆ تەسریعکردنی خێرا و چۆنەڵی وەکو گوژمەیەکی خێرا کە ئەم هەڵاوسانە نەک بە شوێکی تەدریجی بڕێت کە خۆی هەڵاوسان لە هەر وڵاتێکە بە پێی میکانیزمە جۆرا و جۆرەکان ئەتوانێت لە کوردماوەیە یەک دەفعە بە خێرایی ڕێژێکی زۆر زیاد بکە و بەڵام بە پێی کارکردەکانی و سیاسەتی دەوڵەت سیاسەتی نەقدی هەر دەوڵەتێک ئەتوانێت حەجمی هەڵاوسان کەم بکرێتەوە حەجمی هەڵاوسان بێتە خوارەوە بە تایبەتی لە حاڵەتێکە ئەگەر ئەو وڵاتانە ڕێژەی گەشەی ئابووریان و هەناردەکردنی کاڵای ئەساسی بۆ بازاری جیهانیان زۆرتر بێ ئەتوانێت ئەم پرۆسێ بە خاوتر و بە پێی هەنگاو بە هەنگاو بێ بەڵام ئێمە ئەومان نابێت لە بیر بچێت لە عێراقا عێراق اقتصادەکەی وایە کە دەوڵەت دەخاڵەتی جدی هەیە لە تەنزیمی تیجارەت و خستنە ڕووی دراوە بە تایبەتی کە پێشتر نهاد سیاسەتی چێ بوو چۆنەڵی وەکو پێڵێن نافیزەی سەرف یعنی لە شوێنێکەوە کە بانقی مرکزی عێراقی بڕیارە ینی مانگانە ڕۆژانە چەند دۆلارە بیانیەکانی خۆی بخاتە بازارەوە و چۆن بیخاتە بەردەست کۆمپانیاکان کارگەکان ئەوانەی کە تەعامل بەدراوەکەن بە چ سیفەتێ من پێم وایە ئەمە ئەتوانێ ئەو هەڵاوسانە زیاتر داسەپێنێ بەسەر وەزعی ناوخۆی عێراقە کە دیارە ئەمەشی بۆ جوابدانەوە بە هەلومەرجی بازاری جیهانیە لە شرایطێکا کە خۆتان نەزان ئێستا کێشەیەکی گەورە لەسەر ئەنەرژی هەیە و عێراقیش بنەمای ئەسڵی بۆ کۆکردنەوەی پارەی بیانی بە تایبەتی دۆلار نەوتە و بەرزبوونەوەی سەعری نەوت لە ئاسی جیهانە پارەیەکی زۆر توانیوە کۆی کاتەوە هەتا احتیاتی باشی ببێ بەڵام من قسەکەم وە ئەمانە عاملی تەسریع و هەڵاوسانی خێرا و چۆنەڵی بە ڕێژەی بەرز ئەتوانێت دەور بێ ئەسڵەکەی بازار و اقتصادی جیهانی و عکسبوونەوەی ئەم قەیرانە جیهانیە لەسەر وەزعی عێراق ئەجنەتۆرە سیرکەن بۆ نمونە لە سەردەمی کازمیە وەزیری دارایی عێراق وەختێکە $100 بەرامبەر بوو بە 120 وردەیەک خۆ ئەو کاتە هەر پارەژەنێرا بۆ وڵاتانی دەرەوە ئێرانەوە هەر ئەو کۆمپانیانی کە قاچاقەکەن هەر لە ئارابوون بەڵام بۆ نەهاو بە قەرارێک بڕیاریاندا هەتا ئەو وەزیری داراییە وتی کە ئەگەر ئەم کارە نەکەین ئێمە نافیزەی هێنانی قەرز و ڕابیتەمان بە بانقی جیهانیەوە زەعیفە بێ و ناتوانین پرۆژە اقتصادیەکان بۆ مەسەلەی کارەبا بە تایبەتی بەڕێ بخێنوە بۆ سوکناوە بۆ تەرمیمکردنی وەسایل ئینتاجی بواری بەرەمێنانی نەوت و مەسەن ڕاستەوخۆ بە قەرارێکی خۆیان لە
127 کردیان بە 147 وردەیەک مەبەسم وەیە کەوایە خەڵک ئەبێ ئاگای لەوە بێ کە ئەم مەسلەیە ئەنواعی فاکتۆرە بینێ بەڵام ئەسڵەکەی بەڕاستی ئەوە چینی دەسەڵاتدار و حکوومەتەکەیەتی ئەم سیاسەتانە ئاگرێتە بەر و جەوهەرەکەشی ئەوەیە کە بتوانێ ئەو ئەزمەی کە لەسەرەتی بەسەرشانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە دایشکێنێت یعنی ئەمە میکانیزمێکە بۆ هێنانە خوارەوەی ئاستی کرێ و لە دەستدانی ئەو پارەی کە بە شێوەی کرێ موچە دەرامەت و داهاتی فەردێک کە کارەکە بیهێنێتە خوارەوە ئەو پارەی کە پێشووتر پێیدا بوو بۆ ئشتی خۆی سەرفیە کرد ئێسا و بەهایی نەماوە من پێم وایە ئەسڵی قەزێکەیە باقی فاکتۆرەکانی تر ئەتوان ڕۆڵ جێڕن لەوەی کە ئەم ڕێژەی هەڵاوسانە زیاتر ببێ و بە شێوەیەکی بەردەوام و هەمیشەیی بۆ ماوەیەکی درێژخایەن یا بۆ ماوەیەکی کورد لەسەرەوە چۆنەڵی کاریگەریدا بنێ لەم بینەدا پێم باشە پرسیاری بینەرێک بێن مەستەر شاشە و ئاڕاستی ئێوەی بکەم ئەویش ئەوەیە ئایا سیاسەتمەداران بە پێچەوانەوەواتە بڕی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر داردا بەس بکەنەوە بە دڵنیاییەوە توانن هەروەک ئەوان خۆیان دایان شکانوە یعنی ئەم قسانی کە ڕۆژانە بەعزێک لە سەرانی دەسەڵات و ئەوانەی کە گلەی لە ناو سیستەمەکان و بەشێکن ئەوەی خۆیان ڕن بەشەکەن لە پرۆسی سیاسی عێراق و کوردستان ئەوان خۆیان ئەم سیاسەتیان گرتوۆتە بەر خۆیان ئەگەر مەسەلە حتا ئاودیوکردنی دۆلاریش بێ بۆ عێراق خۆیان کردویان و خۆشیانەیکەن کۆمپانیاکانی بانقی لە هەرێمی کوردستان لە عێراق ئەحزابی لایەنگر بە ئێران بە قاچاقچێتێکن لە هەموو بوارەکە بۆ نەو بە قاچاق نابرێتە دەرەوە ئێستا ژەبرێ یعنی دیارەکەوایە دەوڵەت ئەتوانێت خۆی ئەم تەنزیمکە خۆی بڕیاریاوە ئەم هەڵاوسانە بەو ڕێژێ لە عێراقا سەر هەڵبا چونکە بەڕاستی قازانجکەری یەکەمی ئەوەڵ و آخر ئەم دوو دەسەڵاتەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان تۆ سیرکە ئێستا نزیکەی 7 دینار فەرقی هەیە لەو بەهای کە پێشووتر دۆلار بێتی و ڕوا بۆ 20 بۆ 25 مەسەلەن ئەمە معنای وایە کرێکارێکی ژینگە پارێز ئەگەر ڕۆژی بە 25,000 دینار یا کرێکارێکی بیناسازی ئەو کارەی کردوێ بە 25,000 کە ئێستا موادی خۆراکی فریوە خزمەتگوزاری بەو شوەیە کە ئەیبینن کەوایەک ئەو کرێکارە ناتوانێت بۆ 25 دیناری کە پێشووتر لە دەستیا بوو هەمان ئەو مادانی پێشووتر بکرێتەوە ئەمە ژوای لێکا کە زیاتر کار بکە و زیاتر سک هەڵگوشێ و زیاتر تحملی برسێتی و هەژاری بکە کەوایە ئەوە دەوڵەتە چکە سیاسەتی نەقدی هەر وڵاتێک ئەتوانێت ئەمە عادلێ پێچەوانە کاتەوە گەر بیەوێ ئەوە تا ساڵێن حکوومەتی سوودانی کەوتۆتە لابردنی بەڕێوەبەری بانقی مرکزی عێراقی ئەوە خەریکە مەسن بازاڕەکان جۆرێک سەر لە قاکە بۆی کە دۆلار لانی کەم لەو ئاسی خۆیان بووە سێ نەڕوا بەرەوە 71 و 75 بۆ سەرەوە یعنی ئەمە سیاستێکە تۆ سیر کە لە ئەردەن ببینە لە ئەم دیاردەیە لە دیاردەی هەڵاوسان تۆ ببینە لە لوبناان لە تورکیا لە لیبیا لە سووریا هەیە بەڵام ئەردەنێکە هیچ نەوتی نییە یعنی حتا ئەو سەرچاوانەی نییە کە عێراق بەدەستیەوەیەتی بۆ کۆکردنەوەی درای بیانی بەتایبەتی دۆلار بەڵام سێکە ئەردەن مستەقڕە بۆ وایە دەیلەکەی کە حتا وەکو لوبنانی وڵاتێکی سیاحی نییە دەیلەکەی کە سیاسەتی بانقی دەوڵەتی ئەردەن لە ئێستاە وا خوازێ لەو ئاستەیە بمێنێ بەڵام سیاسەتی نەقدی دەوڵەتی عێراق بۆ قەرەبۆکردنەوە و داشکانەوەی ئاساوارەکانی ئەو قەیرانی اقتصادی کە چەند ساڵێخی پێگرتووە بەسەر شانی خەڵکا و تەمەرکوزی سەرمایە بکە زیاتر قازانج کۆکاتەوە پێویستی بۆی کە ئاسی ژیان و گوزەران و کرێبێنێتە خوارەوە بۆیە بەڵێ دەوڵەت ئەتوانێ و ئەگەر بڕیاری ئەوە بێ لە چۆنەڵی لە قازانجی خەڵگە و کارە بکە بە بڕای من ئەتوانێت ئێستا چۆن ئەتوانێت مەکتەب و خەسەخانەی زۆرتر بکاتەوە گەر لە بەرژەوەندی خەڵکا بێ ئەوەش ئەتوانێت سەری دۆلار لە ئاسێکا ڕاگرێ و نێڵێ دیناری عێراقی وەکو لوبنانی و لیرەی تورکی و سووری لێبێ باستان لەوە کرد کە ئەم بەرز بوو بەهای دۆلار لە بەرامبەر دیناردا بۆ کرێکارێک ئەوە دەگەێنێت کە ئەو بەهایی نییە ئەو موچەیە کە بە دیناری عێراقی وەریگرێت لە بازاردا
هەمان بەهاینیە و بۆ ئەو بەمانای ئەوە دێت کە پێویستی بە بەدەستێنانی داهاتێکی زیاترە بۆی بتوانێت هەماشت بەدەست بێنێ. ماوەڵ کاریگەریەکانی تری چی ئەبێت لەسەر کۆمەڵگا لەسەر بازار؟ بەڵێ طبعاً یەکش دەمێ بەر لەوەی ڕاستەخۆ چۆن جوابی پرسیارەکەی ئێوەوە ئەزانین چۆنە لە دنیای ڕواڵەتیە ئاوا بین کە ئەوە دینار و دراوی عێراق و دیناری دۆلاری ئەمریکی کەوتونەتە منافەسەوە، یەکیشیان بە پێی سیاسەتێکی نەقدی ملیەشێ بەرامبەر بە یوتریان. بەڵام لە ڕاستیە خۆی ئەم هەڵاوسانە لە جەوهرە رابطەی نێوان دیناری عێراق و بەهای کرێ لە هەر وڵاتێکە، بە هەر دەرەجەیەک بەهای دینار لەو کۆمەڵگایە بشتێ، یعنی دراوی ئەو وڵاتە بشتێ، ئەوە هێنانە خوارەوەی ئاستی کرێ لەو وڵاتەیە و بە هەر دەرەجێ ئاستی کرێ لە هەر وڵاتێکە بە نەتیجەی خەبات و ڕێکخراوبوونی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بچێتە سەرەوە، ئەوە سوودی سەرمایە، قازانجی سەرمایە لەو وڵاتەیە بە نیسبەتێ دێنێتە خوارەوە و کاریگەریە بێ لەسەر بەهای دراوی ئەو وڵاتە. ئەسڵی قەزیەکە یعنی چۆنەڵێ هەڵاوسان لە گۆشێکی ئەسڵیە پەیوەندی بینی کرێ و دراوی ئەو وڵاتەیە، پەیوەندی بینی موچە و داهاتی فەردە بەرامبەر بەو دراوی ئەو وڵاتە. بۆیە حکوومەتەکان هەمیشە هەوڵەدەن وەکوتم بە قانون ئەم مەسەلە بە سیاسەتی نەقدی خۆیان ئەم مەسەلەیە لە قازانجی سەرمایی دەسەڵاتداران و خاوەن کۆمپانیاکان و لە زەرەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش دایشکێنێتەوە. بەڵام تاوان مەسەلەکە لە کۆمەلگایەکە خۆ هەر کرێ نییە، کاڵا پێدەویستەکانی مەعیشەت لە هەر کۆمەلگایەکە فەرقەکە. مەسەن بۆ نمونە لە کوردستانی عێراق ئاردە، برنجە، گۆشتە، هاتوچۆیە، ئەنتەرنێتە، پۆشاکە، کرێی خانووە، هەموو ئەمانە بەرزە بنەوە لە بەرامبەریە، چکە ئەم کاڵایانە کە بەتایبەتی بەشی خزمەتگوزاری کە زۆرتر دائەتە پێ و بەشی موادی یعنی چۆنڵی خزمەتگوزاری گەیاندن، ئەمانە واکە کە قورساییەکی زیاتر بێنێتە سەرشانی خەڵک، بەتایبەتی مەسەلەی نەوت و گاز و ئەمانی کە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک لە ناوخۆیان پێویستە. ئەگەر دینار بشکێ و سەری دۆلار بەرز بێ، لە سەرێکی ترەوە موچایەنێتە خوارەوە، کرێکارێنێتە خوارەوە، هاوکاتی مەجموعەی ئەو کاڵایانەی کە ئاستی گوزەرانی ڕۆژانەی خەڵک بۆی کە مەمرۆمەژی بژی ئەوانەش بەرزەکاتەوە. بەم معنایە یەکێ لە کاریگەرەکانی وەیە کە سەتحی فقر و هەژاری چۆنەڵی دێنێتە خوارەوە. ئەگەر جاران ئێمە ئەمانوت بۆ نموناگەر بەپێی ڕاگەیانەکانی حکوومەتی عێراقیەڵێ هەر کەسێ 500,000 ببێ ئەوە فەقیر نییە، لە خوار 500,000ەوە هێڵی هەژاریە. بەڵام ئێساگەر مۆزەفێ یا خاننشینێ 500,000 مانگانەی بێ، ئەیخۆ ئەو بەهایی نییە کە پێشتر هەی بووە، کەوایە ئەمە ئەگەر لە $100 70 دینار زیابێ لە 126 خەڵک بەرەو ژێر فقر ملەنێن. ئەمە گەورترین کاریگەریە کە لایەنێکی تری شێوەیە کە ئەو کرێکاری کە جاران بە 8 سعات 25,000 دەسەکەەوە ئێستا بێ بڕە 12 سعاتیشکە بۆ ئەوی 7 دیناری فەرقی بینی دۆلار و هین بۆی کاڵا پێویستەکانی لە بازاڕ بکرێکە گران بووە تەمین کاتەوە. ئەمە معنای وایە حکوومەت ناتوانێت بڵێ 8 سعات کاری ڕۆژانەکەم بە 12 سعات. لە ڕێگای ئەمەوە کرێکاران یا کارمەندەکان هان ئەدا کە بڕۆن دوو ئیشی تر بکەن، کە بڕۆن کاری زیاترکەن بۆی ئەو پارەیە نیسبەتی ئەو دراوەیان بێتە دەست، ینی دیناری عێراقی ئەو ڕێژەیان بێتە دەست کە بتوانێت کاڵای پێویستەکانی پێ بکە. ئەمە جگەلەوەی کە منافەسا خوڵکێنێ، منافەسەی بینی سەرمایەکان نائارامی و لە ڕاوچێ دروستەکە. ئەمە واکە کە کاریگەری لەسەر باری دەرونی کۆمەلگا و چۆنەڵی سەرنجام خەڵک بێئومێدکە و ئەمانش نەتیجەتەن کاریگەریە بێ لەوەی کە ئێعترازاتی خەڵک پاشەخشە پێ بکە. خەڵک ئەگەر هەر بە دوای نان و مەعیشەتی ڕۆژانە بڕوا و ئاستی تایمی کارەکەی چۆن کاتی کارەکەی ناچارکە زۆر بێ و بۆ ئەوەی بتوانێت پێویستەکان ڕۆژانەی بەدەست بێنێ، ئەمان هەمووی واکە کە مانگرتنەکانیان بەرەو دواوە بەرێ، کەمتر بیرکەنەوە لە خەباتی یەکگرتووانە و ناڕەزایەتەکانی کە بویانە. بۆیە من پێم وایە ئەم سیاسەتە لە بنەڕەتە بە قازانجی کۆمپانیاکان، دەوڵەمەندان، ئەحزابی حاکم و بەشێکە لە سیاسەتی ئەم دەسەڵاتانەیە هەردوولایەن چ حکوومەتی عێراق
حکوومەتی هەرێم شەریکن و پێکەوە بە شێوەی خۆیان ئەم کاریان کردووە و تا ئەو شێوەی بۆ داشکانەوەی ئەزمەی اقتصادی بەسەر شویان و گوزەرانی خەڵکان کاراکە.